لە کاتێکدا بازاڕی جیهانی وزە بە گۆڕانکاری خێرادا تێپەڕێت و ململانەی سیاسی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەناردەی نەوت هەیە، عێراق هەنگاوێکی نوێ بەرەو فرەکردنی ڕێگاکانی فرۆشتنی نەوتی خۆی هەڵدەگرێت. ئەمەش لە کاتێکدایە دوو بەرپرسی باڵای عێراقی ئاشتیان کرد. چاوەڕوان دەکرێت ڕۆژی هەینی ڕێکەوتنێکی استراتیژی لە نێوان حکوومەتی عێراق، کۆمپانیای کاپیال چیڤرۆنی ئەمریکی و کۆمپانیای UCC قەتەڕی واژوو بکرێت بە ئامانجی ڕاکێشانی هێڵێکی نوێی گواستنەوەی نەوت. بەپێی و سەرچاوانە هێڵی نەوتەکە لە بەسڕەوە دەست پێکات و بەرەو حەدیسە لە ڕۆژئاوای عێراق درێژ دەبێتەوە، پاشان بە دوو ئاراستەدا دابەش دەبێت، یەکێکیان بۆ بەندەری جیهان لە تورکیا و ئەوی دیکەیان بۆ بەندەری بانیاس لە کەناراوەکانی سووریا لە سەردەریای سپی ناوەڕاست. ئەوەی جێگەی سەرنجە لە دیداری دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق لە واشنگتن هیچ کامیان وردەکاریان لەسەر ڕێکەوتنەکە نەخستە ڕوو، بەڵام ترەمپ ئاماژەی بەوەدا عێراق بەهۆی سامانی زۆری نەوتیەوە هەلی گەورەی بۆ گەشە و پێشکەوتن هەیە. لە هەمان کاتدا بەرپرسێکی باڵای حکوومەتی ئەمریکا ڕایگەیاند واشنگتن هاوکاری ئاسانکردنی گفتوگۆکان لە نێوان بەغدا و دیمەشق دەکات بۆ ئەوەی ڕێگە بۆ جێبەجێکردنی پرۆژە هاوبەشەکانی وزە لە داهاتوودا خۆش بکرێت. ئەو پرۆژەیە گەر جێبەجێ بکرێت توانای گواستنەوەی ڕۆژانەی نزیکەی 2 ملیۆن بەرمیل نەوتی دەبێت. ئەمە ژمارەیەکە کە شارەزایانی ئابووری دەڵێن تەنیا بۆ زیادکردنی بڕی هەناردە گرنگ نییە، بەڵکو بۆ زیادکردنی ڕێڕەوەکانی گواستنەوەی نەوتیش استراتیژیە. وەک زانراوە نزیکەی هەموو هەناردەی نەوتی عێراق لە باشووری وڵات و لە ڕێی ئاوەکانی کەندا و بە گەروی هورمزدا ئەنجام دەدرێت. ئەو دۆخە لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەند جارێک بەهۆی ئاڵۆزیە سیاسی و ئەمنیەکانەوە مەترسی بۆ داهاتی عێراق دروست کردووە، بۆیە ڕاکێشانی هێڵێکی نوێ بەرەو باکوور واتە بەرەو تورکیا و سووریا بە هەنگاوێکدا دەنرێت بۆ فرەکردنی دەواازەکانی هەناردە و کەمکردنەوەی مەترسیەکان. لەلایەکی دیکەوە چاودێران سەرنج بۆ ئەوە ڕاکێشن کە بەشداری کۆمپانیا گەورەکانی ئەمریکا و قەتەر لەو پرۆژەیەدا ئاماژەی گرنگی عێراقا لە نەخشەی جیهانی وزە. هەروەک پرۆژە دەکرێت هەزاران دەرفەتی کار دروست بکات، ژێرخانی گواستنەوەی نەوت نوێ بکاتەوە و هەلی ڕاکێشانی سەرمایە گوزاری زیاتر بۆ بواری وزەی عێراق بڕەخسێنێت. هاوکات لە ڕووی سیاسیەوە هێڵەکە پەیوەندی ئابووری نێوان عێراق، تورکیا و سووریا بەهێزتر دەکات و دەکرێت بێتە هۆکاری قوڵبوونەوەی هاوکاری و هەماهەنگی ناوچەیی، بەتایبەتی ئەگەر هەوڵە دیپلۆماسیەکان بۆ ئاسانکردنی گفتوگۆ لە نێوان بەغداد و دیمەشق سەرکەوتوو بن.